دیبەیتێکە لە پێناو پێشخستنی کەرتی ئابووری ڕێکخراوە بۆ ئەوەی لەم ڕێگەیەوە ڕێگەچارەی گونجاو بۆ گرفتەکانی بەردەمکاری سەرمایەداران و وەبەرهێنەران و بازرگانان بخرێتە ڕوو ئەو گرفتەی کە لە ئێستادا جگە لە زیان کەمترین سوود بە دەستی کار لە هەرێم دەگەێنێت. بۆ دیبەیتانی پێشوو بێ بۆ کۆڕووکۆبوونەوانی پێشوو بێ کێشەکان هیچی حل نەکراوە بەڵام ئومێد ئەەکەم لە دیبەیتی ئەمڕۆدا ئێمە وەکو خاوەن پرۆژەکان لە هەرێمی کوردستاندا بتوانین دەنگی خۆمان بگەێنین کێشە و گرفتەکانمان بۆ چارەسەرکرێ پشت بەخوای گەورە. ماوەی 2 مانگە لیژنەی ئامادەکاری ئەم دیبەیتە زانیاری لەسەر گرفتەکانی بەردەم کەرتی پیشەسازی و کشتتوکاڵ و بانک و وزە و گەشت و گوزار و بازرگانی کۆ دەکەنەوە بۆ ئەوەی لە ڕێگەی پسپۆڕانی بواری ئابووری و کارگێڕی و بازرگانیەوە چارەسەری پێویستی بۆ بخەنە ڕوو. ئەو دیارترین کێشانە کە هەیە یەکەمێکیان پەیوەندی هەیە بە یاساکانەوە هەندێکیان بەشێک لە یاساکان بەڕاستی پێویستە گۆڕانکاری تیادا بکرێت بۆ نمونەوەکو یاسای کۆمپانیەکان یاسای کۆمپانیەکان وەکو ئەو داتانی کە لە بەدەستی ئێمە تقریبان بەس نزیکەی لە ئیم ساڵە 600 کۆمپانیا داخراوە لە سلێمانیدا. ئەم بابەتە دەگەڕێتەوە بۆچی دەگەڕێتەوە بۆی کە خەلەلێکی جدی لە یاسای کۆمپانیەکانی هەرێمی کوردستانە کە هەیە بۆ نمونەیەکی زۆر بەسیط ئەڵێ سەرمایەکە ئەگەر ملیۆنە دینار ئەتوانێت بێتە خاوەنی کۆمپانیا ئەمە لە هیچ شوێنێکی دنیادا ئەمە نییە. مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم دیبەیتەی ڕێکخستووە بۆ ئەوەی ببێتە پردێکی پەیوەندی لە نێوان هاوڵاتیان و لایەنە پەیوەندیدارەکاندا. دوو لایانی پەیوەندیدار هەیە لە مەسەلە یەکەمیان حکوومەتە یعنی حکوومەت بە هەموو بەشەکانیەوە بە پەرلەمان و بە حکومڕانیشەوە و هەموو ئەو دایرانەی کە معنین بە ئابووری لە محافەزەی سلێمانی حکوومەت هەرێمی کوردستان دووەم کەرتی تایبەت خۆشێتی یعنی ئێمە ئەمانەوێ کەرتی تایبەتیش خۆشی ئەکتیڤکەینەوە چالاکیکەین بۆی کە بتوانێت ئەوەی کە بەرنامەی کە لێرە باس کراوە ئەو تۆسیانی کە لێرە باس کراوە ئەویش سوودی دەبینێ. مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بەنیازە لە داهاتوودا دیبەیتی هاوشێوە بۆ سێکتەرەکانی وەک تەندروستی و کشتتوکاڵیش ڕێک بخات بۆ ئەوەی هانی حکوومەت و کەرتی تایبەتیش بدرێت لە پێناو بوژانەوەی بازاڕ و ڕەخساندنی هەلی کار بۆ هاوڵاتیان. ڕێبازی وە کورسات نیوز سلێمانی.